کورد بم نتوانم بچمەناو ئاوی خەبات جەنازێک بدینمەوە نتوانم داواکارم لە پەیزەکەی خۆتانەوانی کە دیدین بەرپرسانە بێنە سەرخەت دوایەوە شتێکش دەڵێم بۆ گەنجێکی سووری گەنجێکی سوورچی دەخن چێ هەرچی دەخن چێ گۆران دەخن چێ کەس ناتوانێت قسەکە بۆ سوورە بە هەلیان زانی و دەریان کردم هۆکارەکەی چ بوو یعنی هیوادارم پێت وایە هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوەیە کە من دەیدۆزمەوە لە فەیسبوک و تیکتۆکی خۆم بڵاوی دەکەمەوە دەرێمەوە جەنازەکەم دیتۆ سپاس بەخوای گەورە ئەوان دەرێت لێمان دێتە خوارێ چێ دەرە لێمان دێتە خوارێ ئەو جەماعەتی کە غەواسن ناو ئاو دەگەڕن ناو نادەم من ناوەکە شخصەکە خۆی دەزانم کە تەلەفۆنیشی کرد و دوێنێ ئاسایشەکە دەدەم ئاو گوتی بە 20 دقیقە لێرە ئێرە چۆل دەکەی ئێستاش پەیوەندیم لەگە کاک بارزان قساب کردیە و کاگومێت خۆشناوانە پیاوی مەردی هەولێرن و دڵنیان بێدەنگ نابن لەو مۆزوع ئەو یەک لای دەکەنەوە واردی و ئاسایشە دەگەڕم بزان لە چێ داوام دەکەن گەر بکرێتە باری ئەو برێن کاکە تەواو بە کۆتایی هات والله 5,000 کەس دەو زێ بخن چێ نایە بەڵام من زگم بە کەسوکارەکەی دەستێ لە سەقسەی ئەوان دێم دەنم سیشم ناو ئاوە کاکە بەم سەرمایە ناو ماڵمداری خۆم سیشم ناو ئاوە بەڵام کە پەیوەندی پێ دەکەن لە سەریەک لەسەر فلان زابط فلان عقی فلان ئەمی تەلەفۆن دەکە بڕۆ گوناحە خۆت ناگری دەچی هاوکاریان دەکەیت دەنە منیشم بۆ ئیشەدانی دووبارە و سێبارە دەکەمەوە